کەمان چەند شتێک وەستانە بە بێدەنگی بۆ ڕێزدران لە گیانی پاکی شەیدان فەرموون. بەڵام دەبێ هەموو لایەکمان یعنی ئەمە هەموومان بەرەسخوان دژی ئەو باڵێن جۆرە لێکدانەوە و بیرکردنەوانە دۆستینەوە و بە هەموو لایەکمانەوە بەربەستێکی بۆ دابنێیت و لە مەوتوە هەموو ئینسانێک لە ماڵی خۆیەوە لە جێگەی خۆیەوە لە هەموو شوێنەکە ناتوانێت ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ لە مەسەلەی داگیرکاریە و بێهەڵوێستی لە بەرامبەر داگیرکاریە نەتیجەکەی ئەوەیە دەیبینین ڕۆژانە وڵاتەکەمان بە بۆمباری داگیرکەران و داگیرەکرێ و پایەگاری خی تورکیای کادانرێ بەداخل داگیرکاری جیاواز لەڕاستیە داگیرکاری ئێستا داگیرکاری چوارچێوەی شەڕی تایبەت هەیە داگیرکاری دزریە داگیرکاری عەقلێ ئێستا بەلای داگیرکەرەوە حیزبێک یان سازیەکی دیاریکراو نامەدا بەڵکو بنکەی جەماوەری حیزبەکان یان کۆمەلگا بەگشتی بێت ئەحمەد لەسەر ئەساسی چوارچێوەی شەڕی تایبەتە لە خۆمان دەبینین ئێستا چۆن ئینسانەکان لە گێژایەکی فکری گێژایەکی بێتونەوە ئاژی نازانن چی ئەوتێت لە چوارچێوەی شەڕی تایبەتە داگیرکاری جگە لە عەسکەرێکی لە پێشدا شەڕی گشتیەکە شەڕی عەسکەری بوو شەڕی سەربازی بوو لێبلاکردنەوەی مەلایەکان زیاتر سەربازی بوو لەناو شەڕی سەربازیە شەڕێکی تایبەت بوو شەڕی بچووکەکە بوو بەڵام ئێستایە شەڕ عەسکەریەکە شەڕێک تایبەتەکەیە بچووکەکەیە بەڵام شەڕی تایبەتەکە فراوانەکەیە شەڕی گشتیەکە شەڕی تایبەت چۆن پێشە خەمە سەر کۆمەلگای ئێمە بۆ مەسەلەی داگیرکاری کە ئێستا زیاتر ڕۆژەکی داگیرکاری دەوڵەتی تورکیایە کە ئەم بەشەی کوردستان لە چوارچێوەی میساقی میلیە ئەم بەشەی کوردستان و بەشەکانی تریش بەشی ڕۆژاواش بە ملکی دەوڵەتی عوسمانی دەزانێت لە چوارچێوەی سنوردنەوەی میساقی میلیە بە میکانیزمی جیاواز یەک لەوانە دەوری کردووی و کردووی ئێمە داگیر کراوە دەوری ئاینیەوە بە هەمان شێوە ئاینی ئێمە تێکراوە ئەمە واتە ئاینی ئیسلامیش کە ئاینی کلتوری ئاینی محەمەدی بوونەوە لەو چوارچێوەیە ئەو ئاینە ئێستا بەتەوازە بووە ناتوانێت ئێمە بەسەری وابێتەوە بۆیە ئەو بەشێکە لە داگیرکاری دەوری سیاسیەوە بە هەمان شێوە ئیرادەی سیاسی ئێمە داگیر کراوە دەوری ئابووریەوە ئابووری ئێمە ئێستا داگیرکەر تەحکومی کردەوە دەوری کۆمەڵایەتیەوە کۆمەڵایەتی گەشتی تێکراوە هێوی ئەخلاقی بەها ئەخلاقیەکانی کۆمەڵگا هەمووی تێکراوە ئەمانە شەڕە تایبەتەکەی کە لەسەر کۆمەلگا بەڕێوە دەبێت تۆ لەو چوارچێوەیە شەڕیان پێش بۆ بەرامبەر بەمە تۆ ئەبێ هێزی خۆت هەبێت بەرامبەر بەمە دەبێت بەشێک لە ژیانی خۆت ئەمکان پێی بۆەوەی ئەو شەڕە تایبەتە بچاو بکەیت لە ڕاستیە ئێستا تێگەیشتن لە شەڕی تایبەت زۆر وەرگرین لە وەختاکێکی باشوور بە تایبەتی القرآن السوائل كوانا بزمان ساكن يعني بشوازك ساكن بأمنية يعني لشوية درو نية إخراب يعني أولا ناشين دين وتوقصوا نية من لا يفايدون ويا والله ما وساني عيني من الخم ودستيكم هاد دستجمعية هاد يكهجب وأويك روبروي داگیرکاری کوردستان و روبروی ئازادی کوردستان و روبروی سەربەخۆبوونی کوردستان چونکە ئێمە ئەڵێن ئاەتی قورئان پیرۆزن لە قورئان فەرمێت یا ئەیها الناس إنا جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم يعني خوای تعالی فەرمێ خەڵکینە ئێمە ما دروست لە شعب و قەبیلە و ئەوانە بۆ ئەوەی یەکتر ناسن و پێکۆ بە ئاشتیانە بژین کەواتە یعنی چۆن تورکێک بۆی هەیە خاوەنی دەوڵەتی خۆی بێ چۆن فارسێک بۆی هەیە خاوەنی دەوڵەتی خۆی بێ عەرەب بنەتەوەکانی بێنەوە بە هەمان شێوە ئێمە هیچمان کەمیە پێغەمبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم لا فضل العربيين على العجميين لا فضل الأسود على الأبيض أبيض على الأسود يعني هیچ کەسێک لێکی زیاتری نییە لەوەی کە خاوەن چونکە شەڕ و وڵات ئەوانە جانێکی خوایە ئیرادەیەکی خوایە خوای گەورە وای کردووە من کوردم و نیشتمانێکی داوم کرد و خاکی فراوانیشی داوم کرد زمانێکی داوم کرد من ئاياتی خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم تلك النشانەکانی گەورەی خوای گەورە فەرمێ یەکێک لە نیشانەکانی گەورەی بوو ئەوەیە کە هەیەکەکان زمانەکان جیاوازە هەموو مقەوماتی
دەوڵەت بوو خاوەن ماڵی و خاوەن دەوڵەت و خاوەن حاڵی خاوەن ئەرزی خۆمانمان تێدایە ئێمە منایەت دنیا مامۆستانی هاوڕێشم هەموومان لەگەڵ ئەوانی کە ئێمە ئەمیدەکانکردی چوان بەتونێ بێخاڵیوانی خۆمانی و هەروەکو چۆن پێشەواکەمان نەفرەتی کردووە لە دادگیرکردن هەروەکو چۆن محەممەدی پێشەوا صلی الله علیه وسلم نەفرەت کردووە لەو کەسانەی کە خەڵکی دەرەکەن لە شوێنە مەکردۆجی لێدا دەربەی ئەو قوتابی ئەو مامۆستایەمان و نەفرەت دەکەین و دژی ئەو کەسانیش ئەوەستینەوە کە دێنە خاک کوردستان و کوردستان دەگیرن بۆ ئەوەی کە بابەتە تێبگەین ئێمە یاسای دەوڵەتەکان شش دەتیتەیە بۆ شش دەتێ مەسێتمان بەداوا بکەین یاسای نێودەوڵەتی تاوانکاریمان هەیە لەگەڵ یاسای نێودەوڵەتی مرۆیی یان ئینسانی کە بە قانونی حەدی ناوەبرێت و یاسای نێودەوڵەتی و ئافەکانی مرۆڤ گرنگە ئێمە لەم سێ یاسایە تێبگەین بۆ بتوانین چۆن دیفاعات خۆمان بکەین بەبێ ئەم یاسایانە بەتایبەت لە یاسای مرۆیی و لە یاسای نێودەوڵەتی مرۆیی یاسای مافەکانی مرۆڤ کۆمەڵێک بابەت لە ئەنجامی شەڕ بە تاوانکاری نێودەوڵەتی ئەژمارکراوە ئێمە لە ڕابردووە بۆ نمونە داوای ئەنفال و داوای کیمیاباران کێسی گەورە بوو بۆ ئەوەی بوون بە کێسی نێودەوڵەتی بەداخەوە کە نەتوانرا ئەوە بکرێت چەندە هەڵی شەڕ بێت وەڵامدەگیری یاسایی هەوڵ لەبەردەم ئەوەی کە ئەو کێسە بێت بە کێسی نێودەوڵەتی سوود دێت بۆ ئێستا ئێمە لە دوای شەڕی داعش کۆمەڵێک کێس دروست بووە کە ئەکرێت بە کێسی نێودەوڵەتی بەگشتی تاوانەکانی داعش ئەبن بە ئەسنە چوارچێوەی کاری تاوانکاری نێودەوڵەتیەوە بەڵام لەبەر ئەوەی کۆمەڵێک موانع هەیە یەک لەو موانعانە کە هەر لە عێراق و لە سووریا ئەندامی دادگای نێودەوڵەتی تاوانکاری هەمیشەیی هیچ کام ناتوانێت خلاصە بۆ ئەم کەیسە دەستێوەدانی کەرا ساکە وەکو پارچەیەکی ئازاد لە ناو کوردستان گوتاری ڕاگەیاندن لە باشووری کوردستانە بەداخەوە گوتارێکە پەڕادەیەکە توانم لە دابەشەوە بەسەر و ئاراستەی سەرکیە ئاراستەیەکی کە لە ڕاستیا خەریکی خزمەتکردنی پرۆسەی داگیرکاریە ئەم ئاراستەش بەداخەوە کە خەریکە نەک دەست و پەنجەیە بە داگیرکاریە نەرم کردووە بەڵکو خەریکی ڕەوایەتی پێدانی داگیرکاریشە و بەداخەوە ئەم ئاراستەی ڕاگەیاندن ئەم گوتارەی کە لەناو ئەم شێوازە ئەم ئاراستەی ڕاگەیاندنەوە پێشکەشەکرێت ڕاگەیاندنێکی تەواو پرۆفیشناڵ ڕاگەیاندنێکە خیتابی گوتارەکەی چ لەناوی سوورەی کوردستان ئێمە لە ڕاستیە گوتارێکی ڕاگەیاندن لە کوردستانە ئەوە لە باشووری کوردستانە گوتارێکی تەواو لۆکاڵیە نسمە ئاستی زۆر نسمە مخاطبەکردنی دنیای دەرەوەی لاوازە بەڵام ئەو ئاراستەیەی ناوڕاگەیاندنی کوردی ئەو ئاراستەی ناوڕاگەیاندنی کوردی کە دەنگی بەهێزە و دەنگی درێرە و دەنگی ئەبیسێ ئەتوانێت بە زمانی جیاواز قسە بکات ئەو ئاراستەیەیە کە لەگەڵ داگیرکاریە کە ڕوبەڕوو کە داگیرکاریەکە ڕەت ناکات کە بەداخەوە بەشێک لە حیزب سیاسیەکان لەناو باشووری کوردستانە لەگەڵ ئەم شێوازە بۆ درێوی پێدەن وەک ئەوەش بڵێن ئێمە ڕاگەیاندن لە باشووری کوردستان ئێمە ڕاگەیاندنی فەرمیمان نین ڕاگەیاندنی نافەرمی حیزبەکانمان واتە ئەگەر تۆ بڵێ ئێستاکە بڵێ ڕای فەرمی حکومەتی هەرێمی کوردستان دەبارەی داگیرکاری بزانی نازانی دەکوێ بۆ چونکە ڕاگەیاندنی فەرمی نین ڕاگەیاندنی فەرمی چیە؟ ڕاگەیاندنی دەوڵەتە ڕاگەیاندنی حکومەتە کە تەبێت لە ڕای کۆمەڵگەکە و حکومەتەکەش ئێمە نین ئەوە هەیە ڕاگەیاندنی حیزبە ئاراستەیەکی ترمانیە لەناو ڕاگەیاندنی کوردیە ئەم ئاراستەیە لەگەڵ داگیرکاری نییە نیەتی ڕەتکردنەوەی داگیرکاری هەیە بەڵام دەنگی نسمە پاسیڤە و دەنگی نابیسی و پرۆفیشناڵیش نییە بوون شوناسێکی ئەبەدیە و لە هەر مرۆڤێک ئەتوانێت لە ماوەی 24 سەعات لە مەزگەکەی بگۆڕێ ئاینەکەی بگۆڕێ و تەنانەت بێدینیش ویست ئاین و ئامیزایەکە نەبژێت بەڵام خۆشبوون
مطلقیش ئەبەدیە واتە هەر کاتێک ئێمە سەرەسەر کورتبوونەکەی شوناسێکە سێبەرێکە بە دوامانەوەی هەتا مەتر بەڵام لە هەمان کاتا بەدیوەکەی تر لایەنەکانی تری ژیانی هەڵبژاردەیە واتە خۆت اختیارێکە بۆیە ئێمە قسەمان لەسەر کورتبوونە لەسەر ئەوەی مامۆستا پشتیا باس کرد ئەو هەستە ناسیۆنالیستەیەکە لە کۆمەلگای ئێمە بەرەو کابوونەوە دەچێت و هەر نەتەوە تاکێک کە ئەم خاستەتی تێدا نەبوو ئەبێتە دەستەمەوە بۆ زوو لە ناوچوو بۆ زوو فەنابوون بۆ سڕینەوە شوناس ئێمە بە درێژایی مێژوو ئەزانی کەس دەرەقەتی کورتبوونی ئێمە نابوو لە بابەت مێژووی کۆنا لە شاری چاڵێران لە 1514ەوە تا ئێستا کورتبوونی ئێمە مرۆڤبوونی ئێمە هاوڵاتی بوونی ئێمە لەسەر نیشتیمانەکەمان جێگای مەترسی بە بۆ خۆمان بەڵام دوازار ئەم کورتبوونە هەر ماوە ئێستاش ئەوە بەپێوەین بە زمانی کوردی قساکەین بە زمانی کوردی ئەنووسین و هیچ نەبێ خەوری کوردانەمان هەیە و ناوی کوردانەمان بەردەوامە و ناوچەی کوردیمان هەیە و ئاڵای کوردستانمان هەیە بەڵام لە هەمان کاتدا لە ڕاستیە مەدرسەکانی سەرژیانی ئێمە سەرشوناسی ئێمە یەکجاری جارزۆ یعنی ئێمە بەردەوام جینۆسایی دەکرێن ئەم جینۆساییە ئەگەر ئەوەی بە فیزیکی نەبێ با بڵێن دەوڵەتەکان نەیانتوانی قەرمان بکەن بۆ هەتا لە ناومان بەرن چۆ قسەکەیمە لەسەر داگیرکاری ئەگەر دەوڵەتی چۆ تورکیا بەنمونە بینینەوە تەماشاکەین چەرکەس ئەرمەن چەرکەس لە 1913 و ئەرمەن لە 1915 نەماوە قڕبوو تەواوی کرد بەڵام کورتبوونی ئێمە تەنانەت لە سایە دەوڵەتی عوسمانی و دواتر لە سایە دەوڵەتی کەمال ئەتاتورک و تا ئێستاش هەرماوە کەواتە کورتبوون ئەو شونازەتە هێزەیە کە بەلایەنە فیزیەکە لە ناو نەچوو بەڵام ئێستا مەدرسەکانی تری لەسەرە چۆن بەڕاستی عەڵڵا و زەلان یەک پێناسەی زۆر گرنگی هەیە لە جینۆساید دەتوانن بڵێن تاکە پێناسەیەکە هەبێ پێشەرانی بواری جینۆساید و مێژوو نووسان بۆ خەمخۆرە نیشتیمانیەکان قسەی لەسەر بکەن ئەڵێ جینۆساید پرۆسەیەکە لە مێژووی خۆیدا درێژکراوەی توانوەیە واتە دەوڵەتەکانی داگیرکرد بە درێژایی مێژوو ئێمەیان تواندۆتەوە بەڵام دوازار نەیانتوانی و ئێستا ڕێگای تا هەڵبژێرن بۆ پرۆسەی دوومی توانەوەیەکە لە هەڵبژاردنی کۆمەڵی لایەنی کەلتوریە ئەو جەلان پێمان ئەڵێ لایەنە کەلتوریەکە زۆر لە لایەنە فیزیەکە بەهێشترە بە ئازارترە بۆ کوشندەترە ئێستا لە وڵاتی ئەو داگیرکاریانەی کە کردە سەر جینگەی هەرێمی کوردستان ئەو هەوڵانەی کە وڵاتی تورکیا و ئێران هەیەە وەزەڕی وەردومانکردن لەڕێی کردەی سەربازیەوە کە ئەنجام بێتن کاریگەری گەورەی کردووە سەر ئاو هەواوە خاکەمان و لەڕێی ئاوە بینی بۆ پیسکردنی سەرچاو ئاویەکانمان و لەناوبردنی بەشێکی زۆری شوکاو زراعەتی ئەو ناوچانەی کە ئێستا بوونەتە ناوچەی جەنگ و هەروەها بڕێنەوەی درەختەکان کە ئێستا بە شێوەیەکی چاکیشی لەسەرکرێت لە کوردستانی باشوور و لە عەرفی نیشتیمانیمان بڕێنەوەی زەیتونەکانێکی تربوو لە پیسکردن و وێرانکردنی ژینگە و دواتر بەکارهێنانی ئەو ئێستا سەربازیانی کە ئێستا پێشکەوتوون بە تایبەتی دژەتان کە بەکارهێنێنەوان کردی سەربازیانمانە مادەی تیژکاوەری پیاوەیە کە مەترسی گەورەی هەیە بۆ سەر ژینگەکەمان ئێستا دەبینین وڵاتانی داگیرکرد لە هەرێمی کوردستانە بەداخەوەمانە بچاومانە بەکارهێنێن و ئێستا بوونەتە مەترسیەکی گەورە بۆ سەر ژینگەی هەرێمی کوردستان و ئەو قوڵایی داخڵبوونی کە تورکیا هەیەتی بە قوڵایی 12 کیلۆمەتریا زیاتر ئێستا بۆچی تورکیا کار لەسەر ژینگەکەکە شتێک هەیە وترێک کە باس لە جەنگ دەکرێت یا باس لە داگیرکاری دەکرێت یان بیرەوەکەینەوە کە زیانە مرۆڤیەکان چین و زیانە مادەکان چین بەڵام ئەوەی کە کەمترین تەرکیزی لەسەرە کە مەیدانی جەنگ دەکرێت ژینگەیە کاتێک جەنگ بۆدا مەیدانی جەنگ لێرانە هەبێت دەکرێت جەنگ بۆ ساڵێک بجێتێکا بەردەوام بێت و بزانین زیانە مادەکان بۆ زیانە گیانەکان چییە بۆ دواتر بۆ زیانانەی کەمێنەوە ئەوە ژینگەکەیەتی کەکرێت مەترسی دەیان ساڵ و تا سەڵات ساڵی هەبێت لەسەر ژینگەکە و ئێمە ئەوش تەجروبەیەوەمان هەیە لە جەنگە ئاڵجەمان هەیە و دادەکانی خۆمانمان هەیە کە لە کیلۆمەران و لە ئەنفارە چی بەسەر بوودەکان هەتا ئێستا سەوای ماوە سروشتەکەی ناوە ئەو سۆزایی کە هەبووە ئێستا ناتوانێت ئامادەکەن بۆیە ئەوە هەوڵ داگیرکاریەکان
بۆ وڵات بۆ سەرینەوەی ناسانەی ئێمەیە بۆ شۆڵکردنی ئەو شوێنانەیە کە تۆ لادەکانت شۆڵ بوو کە درەختەکانی ئەو ناوچانە ژینگەی ئەو ناوچەیە تێک چوو هەواکەی دیز بوو ئاوی بەرکردن بۆ شتوکاڵ بۆ خواردنەوە نەتوانین بەکاربێنی ئەمە واکە خەڵکی ناوچەکە ناچار بوون کۆچ بکەن بۆ کۆچکردنی دیارە ئەوەی توی جێشتنی سنوورەکە بۆ وڵاتانی داگیرکرد دیسان لەمەیە سوودیان بینیوە